سڵاو بۆ هەموو لایەک من دەنا لا پرۆگرامێکی دیکەی باکسێج دووبارە لەگەڵتانم ئەمڕۆ میوانجاری سۆبان فەرمان بێژەری سیاسی و پێشکەشکاری بەیانی 24 دەکەم. سۆبان ئێستا لە کاتی پێشکەشکردنی هەواڵە لە ستودیۆ من لە کۆنترۆل چاوەڕێی سۆڤانەکەم تاوەکو بێتە دەرەوە پرسیارەکانی ئێوەی لێ بپرسم و هەموو وەڵامەکانتان بۆ وەربگرمەوە. ئێوە لە کوردستان 24 بینەر و بیسەری هەواڵەکان بوون زۆر سپاس دەکەم. دیێوە هەواڵەکانی تەواو بوو خەریکە بێتە دەرەوە. دەوەرە کچی دەوەرە چۆنی ماندوو نەوی حواڵە چۆنی باشی ئەمڕۆ میوانی باکستێجی خۆشحاڵم زۆر سپاس دەکەیت اینجا وەرە لەگەڵمان بە زەحمەت بڕۆ خۆت سوپ بگۆڕە بە یەکەمی تۆ ئەمڕۆ پیاسەیەکەکەین پیاساکەیشنە دەرەوەی تیڤی یەکەم پرسیارە بۆ هاتووە لەوانە ڕۆژێکی گەرمە خورد لەبەرکە و حەزر بە لە پێش دەکەم خوا تاخیر نەبی سۆڤان تکایە بڕۆ زوو خۆت بگۆڕە زوو باش ئێستا ئەمڕۆ بڕیارە من لەناو پرۆگرامەکە سۆڤان سورپرایزێک بکەم تا ئێستاش پێم نەوتە سورپرایزەکە چییە؟ ئێرە سورپرایزەکەیە اینجا ئێستا توش دەکەم لەگەڵم با بڕۆین بزانم چیت لێوەستە دێ وەرە بڕۆین بە قوربانە بم ئمڕۆ کەلانە ئەخۆی ئەوەی کە لە سلێمانی بەیەکەوە بڕیارە بێ ئێستا لەگەڵ ئەم خانمانە سری دەستیان بکە یانی فێری بی چۆن ئاوا هەویرەکە بشێنی خۆت فێرەکە من نازانێت هەرە ڕۆدانش بخۆم بە ئاو فێرکەم ئەرێ وەڵا بەدانی کەلانە دروستکەی دروستنەکەی دەرناچی باش بەس با دەستم بشۆ فەرموو سۆڤان خان بەڵێگیان ئێستا ئەلێرە و پرسیارەکان دەست بە یەکەم جار پێمان بڵێ تەمەنە چەندە لەکوێ لە دایک بووی هاوسەرگیریت کۆیانە خۆی لە تەمەنە ئەوەندە نین بەڵام لە ناسنامە گەورە کراوم من 22/4/83 لە ناسنامە بژیت سپاس دەکەم مەگە لەو ئەوە لەکوێ لە دایک بووی؟ لە شیراز لە دایک بووم لە ئێران لە شیراز لە دایک بووم باشە و بەڵێ کوڕێکیشم هەیە هاوسەرگیریت کردووە چەند ساڵ هاوسەرگیریت کردووە؟ ئەم ساڵە چێتە 17 ساڵ کوڕەکە چەند ساڵیە؟ فادیم وە 16 ساڵی فادیانی چی؟ فادی یعنی شتێک لە دڵەوە فوئاد دڵ هەرەو کوڕەتەیە؟ تەمەن درێژ بەش سۆڤان تەمەنە چەند بوو کە دەست بەکای ڕاگەاندن کرد و لە چ تیڤێک دەست بەکای ڕاگەاندن کرد؟ کەناڵی بابە گوڕگوڕ کە بەڵزەم دواتر بوو بە زاگرۆس بۆتیان حەزەکەی لە ڕاگەاندن کارکەیت و لێرە تەمەنە چەند بوو کاتە؟ 17 بۆ 18 ساڵم 18 بۆ 17 ساڵ کێ پشگیری کردی لە کاری ڕاگەاندن؟ بکەم باوکت چەند خوشک و براتێ سۆڤان؟ 2 خوشک و 2 برای باشە خوێندن تاو کردووە ئێستا خوێنێت ئێستا من قسابیم لە پەیمانگە لە کارگەڕی کارگەر مەرحەلەیەکی کارگەر دەستێ بکە بزانی سۆڤان خواردنی خۆش دروستەکەی؟ ئەوەی کە خواردنی منی خواردە بێت ئەڵێ خواردن خۆش خواردنە خۆش دروستەکەی؟ وەڵاهی بڵێم چی زۆربەی خواردنەکانم خۆشە برنجی سوور شفتە یاپراخی کەرکووکی ئەوانە بەس ئێستا کەواڵین زەی دەمی کەمان لەکەیتەوە دەمی ژڤان قەرزاری ئەی هاوار ئەی هاوار لە ڕەمەزانەوە من قەرزاری ژڤانم و ناشتوانم ئێوە بزەمیتی بخەیمە سەرەوە باشەوە نیە بخەوانی ڕای کێشم وردەوەردەوانیە نانە شتێکی لێزانێ ئەی پێم وت نانە لێزانی چۆنە دناخان وەڵا بە دڵما عافیە نانە کابانە واتەزانی نایزانم وەڵاهی وت بەشکم نەیزانێ بەشکم کەوێت مۆقیفەوە ئەویش کەلانەکەی بێت
سۆڤان باسی تەمەنی مناڵیت بکەین بە مناڵی هاروهاج بووی هادە بووی زۆرزان بووی قسە گەورە بووی چۆن بووی؟ هەر ئەمەی کە ئێستای بینی لەسەر بچکۆلەی باوکە گیان ئەگە بتێ باسی خۆشترین بیرۆکەی مناڵیت بکەی چیت لە حزر ماوەکە بۆمان باسکەی؟ خۆم بەبیرم نایە ئەوشە بەڵام ئەی گێڕنەوەکە وام کردووە ئەویشەوە بووە کە لە شیر بڕاومەتەوە 2 ساڵان بوومە ویستانە من لە شیر ببڕێنەوە کە چی پورێکم کچێکی هەیە بە تەمەنی من لە یەک ڕۆژە لە دایک بووین ڕۆشتومە بۆ ماڵی پورەکەم تومە دایکم ئیشی هەیە جدی با کەمێ مەمەی باتێ تا من ئیشەکانم تەواو بێ هاتووم لەوێ شیرمە خوارد دوایەکە بۆ دایکمیان گێڕاوەتە توی نامەیەنێ من بەتەمام لە شیر بیبڕمەوە زۆرزان ئەوەیە زۆرزانی چەند ساڵ دوو تەمەنە دەو کاتە؟ 2 ساڵان بوومە باشە کاکە فێڵی لە دایکی و لە پورشی کردووە ئەوە زۆرزانی لە ئایلەکەت لەکێ زۆر نزیکی دایک باوک خۆش برا بێگومان لە هەر هەمویان ناتوان بڵێم یەک کەس زۆرەوە بەس بۆ کچ دایک تایبەتە باش ئێمە چونە لای سعاتخانی دایکت لێرەوە سڵاوی لەکەین ڕێزمان بۆی هەیە هەندێک باسی کەسایەتی و تابیعەت و منداڵی توی بۆ کردووە لەسەر کەمزانی دایکت لەسەر سۆڤان ئەڵێ چی؟ کچێکی ینی لە نەک بەدڵی من بەدڵی دەر و دراوسێ و هاوسێ و کەس و کار و زۆر کچێکی هادەئە زۆر لەسەر خۆیە دڵێکی گەورەی هەیە مواصفاتی سۆڤانی تر ینی لەگەڵ هەر 4 مناڵەکەی کەمان زۆر فەرقی هەیە سۆڤان زۆر ینی میهرەبانە هەموو کەسێ یەک جاردی بێتی ئەزانێکە دڵ و دەرونی چۆن ینی زۆر بە سەبرە زۆر تەحاملی هەیە لە هەموو شتێکە هیچ عەسەبی نابێ تووڕە نابێ هیچ وەختێک زۆر هادەئە ئێمە هەر بە تایبەتی ئەگەر منیش نەبووم یعنی ئەگەر من پشگیریشم نەکردوێ باوکی زۆرتر پشگیری کردووە ئێمە هەموو بەیانیەک ئەوەکو فەرس من و باوکی هەڵەسیم سەی دەکەین ئەو لێواڵێ ئەم کاتەتان باش باوکی لێەوە جواب بێتەوە هەموو جارێ پێڵم من بۆ پێکەین ئەڵم تۆ ئەو لە تەلەڤیزۆنەکە پیشانیە تۆ پێم لێرەوە جواب بێیتەوە یعنی ئەوڵێ ئەم کاتە مەژەڵێ هەموو کاتێ باش باوکی هەموو بەیانیەک وەک فەرزە زانیم یعنی بەرنامە زانیم چ وەختێکە چ وەختێک دیە بەس من نەزانم کە ئەو حەزی لە قاورمەی گۆشتە شلەی فاسۆلیای زۆر حەز لێیە ئەگەر بە تایبەتی بێگە درەنگ بیخوا سەوزی پێڵم قورمە سەوزی خۆشتی پێڵێ حەز لەواکە سۆڤان چۆن لەگەڵ هاوسەرەکەت ئاشنا بووی؟ ئەویش لە ڕاگەاندن کارەکات دەرهێنەر و مۆنتێرە هەر لە ناو ڕاگەاندنە یەکتریمان ناسی باشە لە دەوام کە 8 ساعت کارەکەین ڕۆژانە بەچیۆ خەریکی زیاتر؟ لە ناو تیڤ ئەزانی کە بەیانیان پێشکەشکاری بەیانی 24م لەگەڵ هاژەی هاوکارم دواتر بێژەری هاڵە سیاسیەکانم و جگەلەوەش پرۆگرامی ئەزمموی کوردستانم هەیە کە هەفتانەیە جگەلەوەش ئەو کارانەی کە لە ناو سوشیال میدیای کوردستان 24 کرد وەکو کەی 24 پلاس بابەتێکە کە یەک هەواڵێک بە تاقتەنیا خوێنێتەوە کە هەواڵێکی سەرنجڕاتی پێش بێتەوە دەدەن لە دوای دەوام بەچیۆ مەشغوڵی؟ لە دوای دەوام بێگومان من باسیشم بۆ کردی کە ئێستا قوتابیم وا خوێنم و دوای دەوامەچم بۆ پەیمانگە لە پەیمانگە و هەندێک جاریش بۆ سپۆرت و وەرزش لە دەوام لە کێ زیاتر نزیکی لەگەڵ کێ برادەری؟ ڕوونە هەرژە لەگەڵ هاوکارەکانت کێ زیاتر لەگەڵ کیا کارەکەی بە حکمیەوەی کە هەم ڕۆژ باشەکەی بەیانی 24 هەم بەژەری سیاسیشی لەگەڵ کێ زیاتر کارت هەیە لەناو هاوکارەکاندا؟ بێگومان دەرهێنەرەکان هەمویان ئەزیزن لە لای من بەڵام فارسی دەرهێنەر ئەو یەکێکە لە ئەو هاوکارانی کە بەردەوام زۆر باشە من وەکو هەمیشە بژاردەی باشم کردووە لەگەڵ هاژە و فارس پێکەوە لەسەر تۆ قسەم کرد اینجا هەر کامێکیان و بە شێوازێ باسی تۆیان کرد و باسی کەسایەتی و تایبەتمەندی دەکاتیش کردن وەرە با بزانین فارس و هاژە بێکەوە چیاڵە لەسەر تۆ ئەگەر بە سۆرمانجیا خۆ باسی سۆڤان بکە سۆڤان یەک لەوان کەسانە کە بەیانیان دێتە بۆ ئیش بە پڕ بە ئەنێرجی دێت یعنی کە ئێمە هەر کەسێکمان بەیانیان دێت خەمێکی هەیە مشکلێکی هەیە هۆی دێت هەموو کات وەکو یەک نییە بەڵام کە سۆڤان دێت هەموو کات بە ئەنێرجیە هەموو کات بە پێکەنینە کەسێکی زۆر سۆشیالە بە تایبەت لەگەل کۆنتترۆل لەگەل کامیرەمانان ژوورەوە هەموو کات دەبینێت کە دەچێت کافیتریان مێزی سۆڤان پڕە ینی هەز دەکە ئەو حرزش کاندیە مەسەڵەن دەبینێت معدل برادرانی لەگەلی نەپێ دەکەن یارمەتی هەمووان دەدێ بە من دەڵێ کوڕم
نازم ئەو پێناسە هەرگا بە منداڵی کوڕم منجی ڕێزی تایبەت بۆ سۆڤان هەیە بە تایبەت کە حکمی ئەو بەیانیان من وێنە هەردوو بەیانیان دەوام دەکەن زۆربەی ئیشەکانمان پێکوایە ئەوجا تایبەتمەندی سۆڤان زۆر تایبەت هەیە بزانم لەناو پرۆگرام دەبینن کە دەنگێکی زۆر خۆش هەیە زۆر جار گۆرانی دەڵێ کە دەڵێم سۆڤان ئەو گۆرانیە بۆ کێیە کە لینکەکە بۆم دەنێرە یان بزانم کە دەبینم سۆڤان زۆر لە گۆرانیەکەی ئەسلی خۆشتر دەبینێت. برۆ گفتی از عشقش دم نزنم من نتوانم من غرق گناهم تو عذر گناهی روز و شبم را سۆڤان هەتا بڵێ خۆشەویستە هەتا بڵێ کەسێکە پڕە لە ئەنێرژی پڕە لە وزەی ئەرێنی ئەنی هیچ کات نەبووە گەر سۆڤان ببینم حتا ئەگەر بە تااقەتیش بم باش نەبم لە بەرۆی ئەچێتە هەر شوێنە لەگەڵ هەر کەس دانیشێ وزێکی ئەو ئەرێنیە تێ کە دڵی خۆشەکات خاڵە نێرێنیەکەی چییە؟ هەموو کاتێک وەسفی باش دەکە هەموو کاتێک جار هەبووە دوای بەرنامە ڕسممان گرتووە یا حەزمان کردو ڕسمە بگرین حاتەتەن هیچ ڕسمێک جوان دەرناچێت یان هەموو ڕسمێک جوان دەرناچێت سۆڤان کە ڕسمەکەمە ئەبین ینی ئەبینێتەوە سەیرەکە وەی بە قوربانە بم کە جوانی واژ نییە دوای کە لە ماڵەوە سەیرەکەم بەو شێوەیە نەبووم بەس لای سۆڤان هەر جوان بووم یعنی هیچ کاتێک هیچ شتێک بە خراپ باز ناکە هیچ کەسێک هیچ شوێنێک یعنی هیچ کاتێک شتی نەرێنی نییە هەموو کات پۆزتیڤە لەبەرەوە دڵخۆشی و پێبەخشێ بۆیە زۆر جار پێڵم ینی پێڵم جلی کوردی چونکە عادەتەن ئینسان کە جلی کوردی دەبەرەکات زۆر دڵی خۆشە بێت سۆڤانی ژاوایە زۆر زوو شت بزراکات تا ئێستاژ یەک دوو شتی منی ون کردووە هیوادارم بزانە لەکوێ سۆڤان ئەڵەن لە ناسینەوەی ئۆتۆمبیلە زۆر زیرەکی ڕاستە؟ هەر زۆر من تەنیا تەکسی و پاسڵێکەکەمەوە بەڕاستی زۆر خراپم ساری خۆمان بووە سەرکەوتوم هەر عینەن مۆدلی سیارم بینی و ڕەنگێکی تر بوو بتومە چەند ئەوە جوانە خۆزگە لە هۆمان بکڕایە تۆنە دەی هەرەوەی خۆمانە بەڵام ئەو ڕەنگەکەی جیاوازە. من سۆڤان یەکێک لە هەوادارەکانت لەژێر پۆستەکەت لە ئینستاگرام نووسی بووی ئایا سۆڤان هیچ جوانکاریکی کردووە؟ بەڵێ جوانکاریم کردووە لوتم زۆر کەسەڵێ بە بوونی جیوب بوو ئەوانە من یەکەم جار مەبەستم جوانکارەکە بوو دواتر جیوبیشم هەبوو عافیانی سەرێ باش. یەکێکتر نووسی بووی ئایا سۆڤان دەچێت لەگەڵ کوڕ شەڕی کردووە؟ خۆی هەر لە منە دومەی ئۆن و ئۆفی شەڕ هەر کوژاوەتەوە ئۆفە بەڵام لەسەر ئەوە شتێکە بۆ باسەکەم کە لەگەڵ کوڕا شتێکم توش بووە لە تەمەنی ئاو 15-14 ساڵی لەو بینەیە هایتر کچ لە ناوەندیە لە مەکتەب ئەگەڕامەوە جادەکە چۆڵ بوو بەس هەر منی لێبووم هیچ کەسێکی تری لێ نەبوو دوو کوڕە هەر لەو تەمەنانە تاعلیقەیەنەوە بەلای منە تێپەڕی ئەو کاتە زەعیفێکی بچووکی کچ لەو تەمەنیا زۆر باریک و بچووکە وتی ناسکۆڵە خان بەلە باریک منیش بە حسابی تر یەکێک تاعلیقی لاوتم سێرم کردم بێ تەربێتی بێ ئەدەب من باریکێ لەگەڵ تۆیەتی لەجێ خۆماوە وشک بووم. خۆشترین بیرۆکەی ژیانی سۆڤان؟ خۆشترین یادەوەری من لە دایکبوونی فادیە فادی کوڕم. چەند ساڵ پێش ئەزا بووی بەدایک؟ 16 ساڵ. سۆڤان بە واتای چی دێت؟ سۆڤان ینی پەڵە هەوری سپی بچووک لە بەهاران بارانی لێ نابارێ بەس بۆ جوانیە لە ئاسمان. سۆڤان کتێبە خوێنیتەوە؟ بەڵێ. کۆتا کتێبێکی خوێنتەوە چی بوو؟ بێگومان بەهۆی ئەوەی کە ئێستا من لەناو کاری هەواڵ و ئەوانم زیاترە بەو کتێبانە بخوێنمەوە کە سیاسین وانە بزافی ڕزگاری خوازی کوردی ئاخرین کتێبێک ئێستا لە بەردەستمایشتە تەواو کردووە. جگەل لە ڕاگەیاندن بە چ شتێکی ترەوە خەریکی بە چ پیشەیەکی ترەوە خەریکی؟ من فەرمانبەرم
لە فەرمانگەی تەندروستی کەرکک بەڵام ێستا لە مۆڵەتە ئێستا لە وڵاتە ئێستا لە یعنی کە ڕاگەاندن نەبێت و فەرمانبەری بەڵێ حکوومەتی. من فەرمانبەری حکوومەتم لە کەرکک باشە ئەگەر نەبووە بە ڕاگەنجکار چ پیشێکی ترت هەڵەبژات فەرمانبەریش نەبای فەرمانبەریش نەبوومایە زۆرم حەز لە پسپۆری دەرونی بوو حەزمەکردم بە پسپۆڕێکی دەرونی ئەجا الله حەز هەموو جارە لەڵە الله ڕاوێژکارێکە دوی نییە پسپۆڕێکی دەرونی دەرەجە یەک وە خۆیتی زۆرم حەز لەو بوارە بوو باش ئەگە بتێ بە عەرەبی شتێکم فێرکێ و شتێکم فێرکێ چیم فێرەکە بە عەرەبی هەیە لە خۆشەویستی جوانتر باوەڕ ناکەم لە دنیا هیچ بەقەت خۆشەویستی جوان بێت پێتەڵێم ئەحبج ئەحبت ئەسلمین هەم ئەحبج ینی خۆشمەوەی وشەی خۆشەویستی جوانترین وشەیە لە هەموو ئەحبت بۆ ئافرەتە بێ و تسلەمی بەواتای سپاس چۆنەڵێ هەر بژی ئەنە کەمان ئەحبت دروستە؟ یا هەلە یا هەلە یا هەلە نانە لێ دەزانن لێ دەزانن سۆڤان زۆر سپاس کە میوانی ئەم بەشەی باکستەیج بووی سپاس بۆ ئامادەبوونت ئێمە لێرەدا کۆتایی بە باکستەیجە هێنین سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەری باکستەیجن لێرە خواحافیزتان لێکەم و ماڵەوە